ئافرەت لە ئاینی پیرۆزی ئیسلامدا پێگە و گرنگی تایبەتی هەیە و بە گەورەیی وێ ناکراوە و شارەزایانی مێژوو کۆکن لەسەر ئەوەی ئیسلام ڕێز و شکۆی بۆ ئافرەت جێڕایەوە چۆن لە پێش هاتنیدا ئافرەت لە ژێرباری زوڵم و ستەمێکی زۆردا بوو بە جۆرێک دەکرا بە کۆیلە و زیندە بە چاڵ دەکرا. ئیسلام لەسەر بناغەی دادپەروەری لە نێوان خەڵکیدا دامەزراوە لە جۆرەکانی دادپەروەریکردنە لە نێوان ئافرەت و پیا و لەلایەنە جیاجیاکانی ژیاندا بە لە بەرچاوگرتنی تایبەتمەندیەکانیان هەموو ئەو تاوانانەی لە ڕۆژگاری ئەم ڕۆژدا بەرامبەر بە ئافرەتان دەکرێن دوورکەوتنەوەیە لە بەها بەرز و پیرۆزەکانی ئیسلام بۆیە گەڕانەوە بۆ ناوەڕۆکی ئیسلام مرۆڤەکان ڕزگار دەکات و خۆش گوزەرانی و ئارامی باڵ بەسەر کۆمەڵگادا دەشێت. ئیسلام کە هات ڕوحی بۆ بەشریەت گەڕاندەوە، ئەخلاقی بۆ گەڕاندەوە، ڕێزی بۆ ژن گەڕاندەوە، هەموو ئەو بربەستانی کە ڕێگر بوون لە پێش ئافرەت، لە پێش پێشکەوتنی ئافرەت، لە پێش ژیانی ئاسایی ئافرەت، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەم بە سنەتی فعلی و هەم بە سنەتی قەولی لە ماوەی 23 ساڵی پێغەمبەرەتیدا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەم ئەو بربەستانی هەڵگرتن. دام و دەستگاکانی ئێستای هەرێمی کوردستان بەداخەوە زۆربەی زۆریان تەعامل لەگەر ڕووداو ئەکەن لە بڕی ئەوەی هەلومەرز بڕەخسێنن بۆ ئەوەی ڕووداوەکان بنبڕ بکەن کەچی ئاینی پیرۆزی ئیسلام پێچەوانەکەیەتی یعنی پێش لە ڕووداو دەگری هەلومەرز خۆش دەکا بۆ ئەوەی ڕووداو نەخۆڵقێنرێ. بەڵام زۆربەی دام و دەستگاکانی ئێستای بەناوی تونند و تیژی دژی ژنان و ئافرەتان یان هەر دەستگایەکی دیکە کە دامەزرێ تەنانەت ناتوانی تەعاملیش لەگەڵ ڕووداوەکانیش بکە. یا رب اجعل جمعنا هذا مرحوما. وتاری ڕۆژانی هەینی ڕۆڵ و کاریگەری خۆیان لە سەرتاکەکانی کۆمەلگای کوردی هەیە و هۆکارێکە بۆ ڕێنماییکردنی موسڵمانان بۆ کاری باشە بەڕێوەبەری بەڕێوەبەراتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ئافرەتانی سۆران ئۆڕۆڵی مامۆستایانی ئاینی لە وشارکردنەوەی کۆمەلگا و لە کەمکردنەوەی چارەسەرکردنی کێشە کۆمەڵایەتیەکان و نەهێشتنی توندوتیژی بەرز دەنرخێنێت. لای برسم معلوماتەوە مامۆستایانی ئاینی دار و ڕۆڵێکی کارگەریان هەیە لەسەر هۆشناکردنەوەی کۆمەلگا بە تایبەتی لەنێو جیڤاکی کوردیدا. نووسەرێکی بەناوبانگی ئەمریکی بەناوی دیرکارنگی دەرێتن مامۆستایانی ئاینی هەموو جار کۆمەلگا تەشبیه دەکات بە هەرێمێک. مامۆستایانی ئاینی لەسەرەوەی هەرەمەنە و هەرچی بابایی سیاسمەدار و ڕۆشنبیر و ئەکادمیست و وەرزشوان و فەرهەنگوانە لە ژێرەوەی ڕەکوێنێ لە خۆرەوە هەرەمەکە. ئاینی پیرۆزی ئیسلام ئافرەتی کردووە بە شاژن و تەواوی مافەکانی پێداوە جیاواز لە کۆمەلگا ناموسڵمانەکان کە ئافرەت کراوە بە کاڵایەک و بۆ حەز و ئارەزوەکانی خۆیان بەکاری دێنن بە جۆرێک دەبێ بژێوی ژیان پەیدا بکات و ماڵ و مناڵیش بەڕێوە ببات لە کاتێکە ئاینی پیرۆزی ئیسلام خەرجی ماڵەوەی خستۆتە سەرشانی پیاوان. ئیسلام سەرجەم مافەکانی بە ئافرەت داوە و لە گەورەی ئافرەتیش پێغەمبەری ئیسلام صلی الله عليه وسلم دەڵێ بەهەشت لە ژێر پێی دایکانە کە دایکیش خۆی ئافرەتە. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام قەزای سۆران.